ئەم ئامادەبوانەی لەسەر گوڵکۆی شەهید ئارامن ڕێز لەو خەبات و خاوەن بیرە دەنێن کە تەواوی ژیانی بۆ هۆشیاری گەلەکەی و پێشمەرگە و بیری ئازاد و لایەنگری لە چینی چەوساوە خەرج کرد. هاوڕێکان و هاوخەباتی ئارام لە تەنگی سەر دەڵێن ئارام بە تەنها بەجەستە لێمان دوورە، لێ تێز و تێڕوانینەکانی وان لە نێو هزرماندا و دوای 42 ساڵ شەهید بوون هێشتا لامانە و لەگەڵماندا دژی. مامۆستا ئارام جانتایەکی بچووکی هەڵگرتە بوو، بەڵام ئازاری هەر چوار پارچەی کوردستانی تێکرده بوو. مامۆستا ئارام جلوبەرگی شوانێکی لەبەرا کرد، بەڵام مقاومەی داگیرکەرانی ئەکرد. مامۆستا ئارام مامۆسایەکی ون بوو، بەڵام قوتابی و قوتابخانەی زۆر بوو. مامۆستا ئارام سکی برسی بوو، بەڵام ورە و ئیرادەی بەهێز بوو. مامۆستا ئارام پەنجەکانی بەهێز بوو، بەڵام قەڵەمەکەی بەهێز بوو. مامۆستا ئارام بە تەنیا کاری ئەکرد، بەڵام کۆمەڵی دروست دەکرد. مامۆستا ئارام گیرفانی بەتاڵ بوو، بەڵام بۆ داگیرکەران بڵێسە و بورکان بوو. شاسوار جەلال ناسراو بە شەهید ئارام 42 ساڵ بەر لە ئەمڕۆ لەم گوندی تەنگی سەری قەرەداخە شەهید بوو. کۆمەڵێک هاوزمان چرایەکی ڕۆشنی شۆڕش و منەوەرێکی خاوەن پەیامی یەکێتی و کۆمەڵەی ڕەنزرانیان کوژاندەوە کە ئەگەر بمایە سیمبولێک بوو دەکرا بیرۆکە و گەڵاڵەی هزری ئارام بە ئاوی ئاڵتون بنووسرایە. حەیف وە کوردەواری دەڵێ دار پوازی لە خۆی نەبێ نابڕێتەوە. لە یادی 42 هەمین ساڵێ لە شاهیدبوونی شەهید ئارام ئەمەوێتەوە پێ بڵێم بەنگاوازی بوو هەموو حیزبەکانی کوردستان بکەم یەک بگرن پێکەوە بن. جێکی کاگارام پڕ نابێتەوە، داواکارم لە یەکێتی لەبەر خاتی شەهید ئارام و لەبەر خاتی هەموو شەهیدان یەکڕێزی پارێزن، خەبات و شەهیدبوون و ماندووبوونی یەکێتی و شەهید ئارام بەزای نەدەن. شاسوار جەلال سەعید ناسراو بە ئارام لە 31/1970 لە گوندی تەنگی سەر شەهید دەکرێ. ئارام ساڵی 1940 لە شاری سلێمانی لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بە کەلیۆرۆز بوو لە کۆلێژی بازرگانی لە بەغداد. لەگەڵ سەر هەڵدانی شۆڕشی نوێ دوای ساڵی 1975 ریزەکانی کۆمەڵی ڕۆژەرانی کوردستانی ڕێخستوەتەوە. لە هەڕەتی لاوێتیدا شەهید دەکرێت کە خاوەنی سەدان بیرۆکەی تەیارکراو بوون بۆ پێشمەرگە و شۆڕش و بیری نوێگەری کە گشتیان بوونە قەرسیل و شەهید بوون نەیهێشت بیرۆکەکانی ببنە کردار. عوسمان بەکرگەلی کوردستان تەنگی سەر.